ئەم کاتتان باش من عومەر عەبدوڵڵام لە بەرنامەی تۆش لێ بکۆڵەوە ئەو دوامەوە دەیبینن کەنیسەیەکە کاتێک لە کۆنتێکستێکی ئینگلیزیدا وشەی وێن بەکاربێنی وا تێدەگەن مەبەستت کاتە بەڵام لەو مزگەوتە کە لە دوامەوەیە لە کۆنتێکستێکی عارەبیدا وشەی وێن بەکاربێنی وا تێدەگەن مەبەستت شوێنە لەڵقەی ئەمجاری بەرنامەکەماندا قسە لەسەر وشەی خوا دەکەین ئایا لە ئیسلامدا ڕێگە پێدراوە وشەی خوا بەکاربێنین یان هەر دەبێ بگوترێ ئەڵڵا بۆ گلایکردنەوەی ئەو بابەتە پشت بە دەقەکانی قورئان دەبەستین کە لە میتۆدی زانستیدا یەک لایان دەکەینەوە فەرموون لە درێژەم ڕاپۆرتەدا لەگەڵمان بن ئایا بە جوێرەی ئیسلام ئاساییە بڵێن خوددا یان دەبێت بڵێن ئەڵڵا ماوەیەکەوە بۆ چوونە بڵاوبووتەوە کە مسلمانان نابێت بڵێن خوددا دەبێت بڵێن ئەڵڵا کۆمەڵێک مەناو بانگخواز و خەڵکی شوا وردە و شەیخوا لەسەر هزر و زاری خۆیان قەدەغە دەکەن لە قورئان و حەدیثدا دەقێکی ڕوون و ڕاشکاو نییە ناوی خوددا بە زمانی دیکە قەدەغە بکات یان ڕێی پێ بدات بۆیە ئێمە لێرەدا بە وەڵامی و پرسیارە لە قورئاندا لەو دەقانە دەکۆڵینەوە کە بەنا ڕاستە و خۆ یارمەتیمان دەدەن بگرینە ئەنجام لە لێکۆڵینەوەکەماندا پشت بە میتۆدی زانستی دەبەستین ئەوانەی دەڵێن نابێت وشەی خوددا بەکاربهێنرێت ئەو ئاەتە دەکەنە بەڵگە لله الأسماء الحسنى فادعوه بها وذروا الذين يلحدون في أسمائه سيجزون ما كانوا يعملون واتە ناوە جوانەکان هی خوان و بەو ناوانە لێی بپاڕێنەوە وازبێنن لەوانەی کە لە ناوەکانی خوادا لا دەدەن واتە سیفەت و ناوەکانی خوا بەکاردەهێنن بۆ غێری خوددا ئەو ئاەتە نابێتە بەڵگە چونکە هیچ ئاماژەیەکی تێدا نییە کە قەدەغەی ناوی دیکە بکات بۆ ئەڵڵا بەڵکو قەدەغەی ئەوە دەکات ئەو ناوانە بە مەبەستی خوایەتی بۆ جگەن لە خوددا بەکاربهێنرێن هەر لە خودی قورئانیش بگەڕێن ناوی دیکە بۆ ئەڵڵا بەکار هاتوون و لە ئەسماء الحوسنا یان با بڵێن نەوتن و ناوەکەی خوددا نین وەک ئیلیل لە وشەکانی ئیسرائیل و جبریل و ئیسماعیل هەروەها ئال وەکو میکال ئەوانە زمانی عەرەبی نین بەڵکو بیانین لێرەوە دەردەکەوێت ئەسماء الحوسنا بە عەرەبی مەبەستێتی نەک زمانی دیکە بە گوێرەی ئەو ئاەتانە قورئان و نەوتن و ناوەکەی خوددا بەشێکن لە دایکی کتێبەکان یان لەوح المەحفوظ خوددا خۆی وری جێڕاون بۆ سەر عەرەبی ئینجا بۆ پێغەمبەری ناردوون هەتا بتوانن تێی بگەن مرۆڤی باوەڕدار دەبێت ئەوەی لەبیر بێت کە خوددا لە زمانی هەمووان تێدەگات بەڵام ڕەنگە کەسمان لە وشە و ناوەکانی خوددا نەگەین کە لە لەوح المەحفوظدا هەن بۆیە وەریان دەجێڕێتە سەر زمانی ئێمە ئەگەر سەرنجی ئەو ئاەتە بدەن 6 جار ئاماژە بە خوددا کراوە تەنها یەک دانیان لە نەوتن و ناوەکەی خوددان دوانیان بە زمانی دیکە ناوی خوددایان تێدایە جبریل و میکال ناوی خوددا لە وشەی میکال تەنها ئەو ئەلف و لامەیە کە لە وشەی لیلله لە ناوی خوددا لادراوە کە خۆی لی ئەڵڵاهە ناوی ئەڵڵا وەک هەر ناوێکی دیکە یاسا ڕێزمانیەکانی عەرەبی لەسەر دەچەسپن و دەربڕینی بە گوێرەی شوێن و ئەرچی لە ڕستەدا دەگۆڕێت بۆ نمونە بە ئەللاهی ئەڵڵاهی ئەڵڵاها ئەڵڵاهو دەردەبڕدرێن قورئان لە بری ڕووکەشی ناو و ڕاناو جەخت لە مانا و ئاماژەی ناوەکە دەکاتەوە بۆ نمونە لە قورئاندا بۆ خودداش هەمان ئەو ڕاناوانە بەکاردێن کە بۆ شەیتان و فرعون و نەمرود و پێغەمبەران و خەڵکانی دیکە بەکارهاتوون هەر پەیڕەوی ڕێساکانی زمان و ڕێزمانی عەرەبی کراوە ڕاناوی دیکەی بۆ دروست نەکراوە هەتا لە دروستکراوەکانی جیا بکاتەوە بۆ نمونە لەو ئاەتەدا من واتە شەیتان بەڵام لەو ئاەتەدا من واتە ئەڵڵا لەو ئاەتەدا من واتە فرعون بەڵام لەم ئاەتەدا من واتە خوددا لەو ئاەتەدا من واتە نەمرود بەڵام لەم ئاەتەدا من واتە خوددا لەو ئاەتەدا من واتە موسا بەڵام لەم ئاەتەدا من واتە خوددا لەو ئاەتەدا من واتە سارای خێزانی پێغەمبەر ئیبراهیم بەڵام لەم ئاەتەدا من واتە ئەڵڵا لەو ئاەتەدا تۆ دوو جار بەکار هاتووە تۆ یەکەم خوددا مەبەستی لە عیسایە بەڵام تۆی دووهەم عیسا مەبەستی لە ئەڵڵایە قورئان لە بری ئەوەی ڕانا و زمانێکی تایبەت بۆ خوددا جیا بکاتەوە پێی وایە مرۆڤ هێندە بیر و هۆشی هەیە ڕاناوەکانی من و تۆ و ئەو هەتا دوایی بزانێت لەکوێ مەبەستیان خوددایە و لەکوێ مەبەستیان چێ دیکەیە دایان ئاەت و بەڵگەی دیکە لەم شێوەیە لە قورئاندا هەن ماناو ئاماژەکان گرینگن نەک ڕووکەشی ناو و ڕاناوەکان هەر لەو ڕوانگەیەوە ئەگەر سەرنج بدەن لەو ئاەتەدا دیارە وشەی ئەڵڵا قەدەغەیە کە تەنها ڕووکەشانە بێت و ئاماژە نەبێت بۆ خودای تاقانە تەنانەت هەندێک جارمانەی وشەکەش ڕەنگەجێی سەرنج نەبێت هەروەک وشەی ئەڵڵا کە بە دڵنیایی کەس نازانێت مانای چییە بەڵکو گرنگ ئەوەیە چۆن لە خودی خوددا و تایبەتمەندیەکانی دەگەین لە ئیسلامدا
ئێستا گریمانەی ئەوە بکە قورئان بە کوردی دابەزیوە نەک عەرەبی. ئاەتی 8 سوڕەتی تاها دەبێتە خوددا زاتێکە کە جگەل لە ئەو خودایەکی دیکە نییە، هەرچی ناوە پیرۆز و سیفەتە جوانەکان هەیە هەر شایستەی ئەون. ڕاناوی ئەبی کوردی هیچ ئاماژەی ڕەگەزی نێرومەی تێدا نییە، بۆ خوددا بەکار هاتووە. کاتێک پێڕەوکارانی قورئان ئاەتەکەیان بۆ عەرەبی تەفسیر بکردایە لە بری ڕاناوی ئەبی کوردی ئایا هۆی عەرەبیان بەکاردەهێنا کە نێرە یان هیە کەمەیە یان ڕاناوێکی بێڕەگەزیان بۆ زمانی عەرەبی زیاد دەکرد تا شایستە بێت بۆ خوددا. بە وەڵامی و پرسیارە وەک لە واقعدا دەیبینین لە بری ڕاناوی ئەبی کوردی کە بێڕەگەزە ڕاناوی نێری هوە بۆ خوددا بەکار هاتووە لە کاتێکدا خوددا بێڕەگەزە. خوددا ڕاناوێکی تایبەت بەخۆی بۆ زمانی عەرەبی زیاد نەکردووە کاتێک قورئانی لە لەوح المەحفوظ دەرهێنا و وەری جێڕاوە بۆ سەر زمانی عەرەبی. ئاین و خواناسین وەک هەموو زانیاری و بیرۆکەیەکی دیکە پێویستی بە زمانە. کتێبەکانی خوددا بۆ هەر زمانێک دابەزی بن بۆ گەیاندن و بیرلێکردنەوە ڕێزمان و تایبەتمەندی ئەو زمانە لەسەر کتێبەکە ڕەنجی داوەتەوە. وشەی خوای کوردی دەکرێت لە بری هەردوو وشەی ئەڵڵا و ئیلاهی عەرەبی بەکاربێت، چونکە لە کوردیدا باوەڕ ڕابووە تەنها ئەڵڵاه ئیلاهە، بۆیە هەردووچیان هەمان وشەن. ئەوە لە ڕوانگەی باوەڕەوە وەک خاڵی بەهێزدا دەندرێت کە لە کۆنستی کۆمەڵگای کوردیدا تەنانەت ئەندێشەی ئەوەشیان نەکردووە جگەل لە ئەڵڵاه ئیلاهێکی دیکە هەبێت هەتا دوو وشەی جیاوازیان بۆ دروست بکەن، یان دەکرێت وشەی خواوەند بۆ ئیلاه بەکار بهێنرێت کە لە ڕووی پێکهاتەی وشەوە نزیکە لە هۆشمەند، دەوڵەمەند، بیرمەند هەتا دوایی، واتە هەڵگری تایبەتمەندی خوایەتی. تۆش لێ بکۆڵەوە.